یەکخستنی پێناسی گومرکی هەرێم و بەغدا زیانی بە جموجۆڵی بازرگانی لە دەواازە سنووریەکانی هەرێم گەیاندووە. جاران دەواازە سنووریەکانی هەرێم جمەی دەهات لە بار هەڵگر و بازرگان، بەڵام ئێستا بەشێک لە بازرگانەکان دەواازە سنووریەکانی هەرێمیان جێهێشتووە و ڕوویان لە دەواازە سنووریەکانی عراق کردووە بۆ بازرگانیکردن. ئێمە ئیشمان نێوێسیانە سە حالیان مەسێ مانگا هاتمە سەردانە مەرز کردم و هیچ ئەو مەرزە خۆتان نەیبینێن، هیچ بارێکی تیانی هەچی بارە کەوتێتە ئەو سنوورەکانتری وەکو مەنزەری و سۆمەری و ئەوانەیە لە ڕووی بار وەڵا بارە نەماوە لە سەتا بیسەکەش نەماوە. جارانی ئێمە هەفتا سیارەوێن ئەچوونە ناو جارە کشمان بارمانە کرد و ئاهاتینەوە بۆ ماڵ. بەس ئێستا نەوەڵا 10 ڕۆژارە تێن بارەکەین ئەگەری بەرمام کەوێ. زۆر کزە زۆر تاسیری کرد بە تایبەتی گومرک زۆر تاسیری کرد. ئەمتا گومرک و کۆمپانیایەکیان لەوێدانەوە ینی زۆر قرس بۆ زۆر لەسەر تاجر و لەسەر ئێمەش ئەمتا هەرامووی لەسەر خەڵک قرس بووە، لەسەر خەڵکی فەقیر قرس بووە. منە کرێ خۆمۆرەگرم و تاجرە قانجاز خۆیەکە و بەڵام خەڵکە فەقیرەکەی باشەکەیەدا. پێناسی گومرکی بەغدا لە مانگی 2 ئەم ساڵەوە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. بازرگانەکان پێیان وایە ئەو ڕێوشێنانەی لەو پێناسەدا هەن توندن، بۆیە بەغدا خۆی جێبەجێ ناکات کەچی بەسەر هەرێمی کوردستاندا سەپاندوویەتی. بام تۆ شتەی حکومەتی مەرکەز خۆی تەطبیقی ناکە، خۆی پەیڕێوی ناکە، لەبەرەوەی من بە بەڵگای سەرمێنم زاهی تەنی $130 بەخوێ هاتووە تەنی $20 بەهاتووسە ناو کەلارەوە. لە سنوورەکانترە بەرەڵاییە، تۆناجیان مەزبوط نییە، شتەکانیان وەک خۆمان نین، یعنی فەحز و شتیان نییە. من ناڵێم فەحز مەکە، فەحز بکە، بەڵام ئەو شێوازە نا. تۆ لە سامپڵێ 50,000 35,000 بە خۆت ڕۆتین وەرەگری ئەوەری نییە لای. ئەو بازرگانانەی دەواازە سنووریەکانی هەرێمیان جێهێشتووە پێیان وایە حکوومەتی عراق لە دەواازە سنووریەکانی خۆی زیاتر کاراسانی بۆ بازرگانەکان دەکات و دەستی بۆ شل کردوون. بەتەکید ئەوە کاریگەریی بەرچاوی هەبوو بەشێکی زۆری جموجوڵەکانمان لە ماوەی ڕابردووە چۆتە مەرزەکانی ترەوە، بەڵام خۆشبەختانە لەبەرەوەی بە ئەندێنا قانونی و ئانا ڕۆشتون بەشێک لەو مەرزانە بە خۆشتنەوەکو ئەلامیە گاگدارن داخراون لە ماوەی ڕابردووە، بەڵام ڕۆژان مەرزی پەرۆسخاندا نەخراوە. ئیتمینانی بازرگانی بەرەبەرە دووبارە خەریکە ئەگەڕێتەوە پەرۆسخان، بەڵام کاریگەری بەرچاوی لێ کردووی. یەکخستنی پێناسی گومرکی بەغدا و هەرێم دوای ڕێکەوتنی نێوانیان دێت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان کە ئەو پێناسە زیانی بە جوڵەی بازرگانی لە هەرێم گەیاندووە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، دەواازەی پەرۆسخان.